لارێکی بەهێز و لووتکەی هەفتەی 23 خولینیابی کوردستان پێشمەرگەی هەولێری دووەمی ڕیزبەندی میوانداری هەندرێنی ڕکابەر و هاوشاری کرد. لا سەرەتاوە هەردوو تیپ بە هەستیاری و مامەڵەیان لەگەڵ یاریەکە دەکرد و هاوسەنگ دەردەکەوتن. پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ لە بنیاتنانی هێرشەکان کارەتر بوو. لەم لێدانە ڕاستەوخۆی دیار عەلی و لێدانە بەهێزەکەی ڕێکار هاشم مەترسی ڕاستەقینە کەوتە سەرگۆڵی هەندرێنی شینپۆش. لە کۆتا دەرفەتی نیوە یەکەم پێشمەرگەی هەولێر نزیک بوو لە شکاندنی بربەستی یەکسانی، بەڵام سوودیان لێ نەبینی. لا نیوەی دووەم هەندرێن بەم دوو لێدانەی سۆران عەزیز و ئەحمەد سەڵاح هەڕەشەی لە تۆڕی گۆڵی خاوەن ماڵ کرد. گەیلان لوقمانیش بەم لێدانە وەڵامی دانەوە یاری هیچ گۆڵێکی بەخۆیەوە نەبینی و بە یەکسانی بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. ئێمە وەکوانێ پێشمەرگە بۆ برنەوە هاتبوون لە دوای برنەوەی دهۆکە لە دهۆک برنەوەکەمەوە دەستێنە هاتینە دوایانێ ئەڕات ئەو برنەوەی زۆر پێویست بۆی بێنە سەداڕێی خۆری کوردستان ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بەرامبەربوون یعنی ئەنجامێکی خراپ نییە، بەڵام لە یاریگای خۆمان بەرامبەربوون وەکوش کردوایە بۆ ئێمە لە یاری داهاتوو دەتوانین بینە سەرلیستی خۆری کوردستان ئینشاڵڵا لە گەر یانەی دەروەندی خان. بەڕاستی یارێکی ئەمڕۆ هەرکوو جەنابەت باس کرد، هەردوو فەریق لە نقاتی شەندێک لێک نێزیک بوون لە تەرتیبیش بەڕاستی بۆیە یعنی فرسەتی زۆر کەمی ناو یاریەکە هەبوو هەردوو تیپ بەڕاستی یعنی هەر چاویان لەسەرەوە بوو کەمترین غەڵەت بکەن هەردوو تیپ، بۆیە یعنی دەتوانم بڵێم هەردوو خاڵێک لە بۆ هەردوو تیپ عادلانە بوو بەڕاستی هەردوو تیپ یعنی زۆر قوتوڕە مەلەسە گۆڵ نەبێت زیاتر یاریەکە لە ناو ڕاستی یاریەکە بوو. ئینشاڵڵا ئەمە دەکەین نقاط زیاتر لە دەست نەدەین و دەکەین لە یاریەکانی داهاتوو بتوانین سەرکەوت ببینین لە ڕێزبەندی پێشەوە دانەبڕێ. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر دەرفەتی یەکسانبوونی ئاڕاڕاتی ڕکابەری نەخۆستەوە تاوەکو پێشەنجی لێ وەرگێت و با 38 خاڵ لە خانەی دووەم مایەوە. هەندرێنیش جگەلەوەی نەیتوانی لە پێشەنگ نزیک بێتەوە خانەی سێمیشی لەدەستدا و با 32 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی چوارەم. سێ محەممەد کەناڵی پێیام پیرمام.